سڵاو بینەران بیسەرانی ئەزیز من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکیەوە لەگەڵتانم. بابەتی ئەمڕۆمان دەربارەی ڕێنمای گشتەکانە دەربارەی دەرمانەکان کە تیا باس لە شێوازی بەکارهێنانی دەرمانەکانەکەین بە شێوەیەکی تەندروست و بێگومان باس لە زیانەکانی بەکارهێنانی دەرمانەکانەکەین. بۆ مەبەستەش دکتۆرە کاڵای پزیشکی دەرمانساز میوانمانە. بەخێربێن دکتۆرە گیان. سڵاوتان لێبێت و زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. زۆر دڵخۆشین کە ئەمڕۆ ئامادە بووی. من زیاتر. دکتۆرە سەرتا بۆ دەست پێ بکەین دەرمانەکان چۆن پۆلێ نەکرێت، یعنی لە ڕووی نووسینیانەوە لەلایەن پزیشکەکانەوە. زۆر باشە. توانین بڵین کە دەرمانەکان بە شێوەیەکی گشتی لە ڕووی نووسینی ڕاچەتەوە ئەکرێن بە دوو جۆرەوە. جۆری یەکەمیان ئەو جۆرەهان کە پێویستیان بە ڕاچەتەی پزیشکەیە و بەبێ ڕاچەتەی پزیشک ناتوانرێت لە دەرمانخانەکاندا سەرف بکرێت. بۆ نمونە زۆربەی دەرمانە نەفسیەکان یاخود ئەو دەرمانی کە بۆ نەخۆشی دەروونەکان بەکارهێنرێت و هەروەها دەرمانی ئازاشکێنە بە قوتەکانی وەکو ترامادۆڵ یاخود هەندێک بە تایبەتی دەرمانی ئەنتیبیۆتیکەکان بە عام کە بەداخەوە لە وڵاتی ئێمە هێشتا نەبووە بە سیستەم. و جۆری دووەمیشیان ئەو دەرمانانن کە ئەتوانرێت بەبێ ڕاچەتەی پزیشک لە دەرمەخانەکاندا سەرف بکرێت و پیانەوترێت ئۆتیسی دراگەکان کە ئەو دەرمانانە بە شێوەیەکی گشتی دەرمانە ئازاشکێنەکان کە قوتە ئاساییەکانیان ئەو دەرمانانە ئەگرێتەوە و هەندێک لە تاوکەرە خۆراکیەکان و بێگومان کۆمەڵێک دەرمانیش هەیە کە پێویستە یەکەم جار لەلایەن پزیشکەوە بنووسرێ. بۆ نمونە دەرمانە نەخۆشی درێژخایەنەکانی وەکو زەخت و شەکرە و خوددە و کۆمەڵێک نەخۆشی تر بەڵێ یەکەم جار پێویستە لەلایەن پزیشکەوە بنووسرێت. بەڵام مانگانە نەخۆشەکە ئەتوانێت کە لەسەر ئەو دەرمانە بەردەوام بێت و بیکڕێتەوە واتە پێویست ناکە هەموو مانگێک بچێتەوە بۆ لای پزیشک و دەرمانەکەی بۆ بنووسێتەوە. ئەی دەرمانەکان بە شێوەیەکی گشتی چۆن پۆلێ نەکرێن لە ڕووی بەکارهێنانیانەوە؟ ئەتوانین بڵین کە لە ڕووی بەکارهێنانیانەوە دەرمانەکان ئەکرێن بە چەند جۆرێکەوە. جۆری یەکەمیان ئەو دەرمانان کە لە ڕێگەی دەمەوە واتە لە ڕێگەی جۆگەی هەرسەوە مێتابۆلیزمیان بەسەریایەت وەکو زۆربەی زۆری حەبوو شروبەکان و ڕێگەی دومیان لە ڕێگەی وەرگرتنی دەرمانەکان لە ڕێگەی دەرزیەوە جا ئەکرێت دەرزی ژێرپێست بێت یاخود دەرزی دەمار یاخود دەرزی ماسولکە بێت و ڕێگەیەکی کەش هەیە بریتە لە ڕێگەی هەناسا وەکو زۆربەی زۆری دەرمانەکانی کە بۆ تەنگەنەفەسی و ڕەبۆ بەکارهێنرێت و ڕێگەی چوارەمیش بریتە لە بەکارهێنانی دەرمانەکان لە ڕێگەی پێستەوە واتە تۆپیکاڵن وەکو کرێم و مەڵهەم و ئەو دەرمانانەی کە بۆ نەخۆشی پێست بەکارهێنرێت. دکتۆرە بە شێوەی گشتی ئەو دەرمانانە کە تۆ بە پێویستی ئەزانی کە لە ماڵەکانە هەبێ بۆ حاڵەتەکانی فریاکەوتن بێ نمونەیەکی ئەو دەرمانانەمان پێ بڵێ. خۆی ناتوانین بڵین لە سا پێویستە کە ئەم لیستە یاخود ئەم مەجموعە دەرمانە بەشێزانی بەڵێ ناتوانین بڵین لە سا پێویستە هەموو ماڵێک ئەم دەرمانەی تێدا بێت بەڵکو ئەکەوێتەوە سەر ئەو کەسانەیە خۆ ئەندامانی خەزانەکان کە لەو خێزانەدا هەن. بۆ نمونە ماڵێک کە مناڵی تێدایە باشتر وایە کە شروب یاخود شافی تا و ئازار لەو ماڵەدا هەبێت. بەڵام ماڵێک کە مناڵیتیانە بێ بێگومان ئەو دەرمانە پێویست نییە. بەڵام ئەتوانرێت لە زۆر ماڵەکاندا ینی خزمەت گوزارە سەرەتاییەکان کە فێست ئەیدەکانیان پێوترێ بۆ نمونە وەکو موادی تەعقیمە یاخود لەزگی برین و لۆکە و یاخود دەرمانی ستریپسڵ کە بۆ ینی قورگێشە بەکارهێنرێت بە تایبەتی لە وەرزە ساردەکاندا و ئەتوانرێت هەبێکی ئازاشکێنی ئەم بەکار بهێنرێت کە بتوانێت ئەندامانی خەزانەکان وەری بگرن. دکتۆر باوترین کارلێکی نێوان دەرمان و خۆراکەکان یاخود میوەکان چییە؟ هەنی ڕێنمایی خەڵکەکەی کە ئەم دەرمانانە لەگەڵ ئەم خۆنانەیە بەکار نهێنە. باشە. کۆمەڵێک دەرمان هەیە کە پێویستە ینی هەر دەرمانێک شێوازی بەکارهێنانی جیاوازی هەیە هەنێکیان هەیە پێویستە پێش نان بخورێت و هەنێکیان هەیە باشتر وایە کە لەسەر گەدەی تێر بخورێت واتە لە دوای ناخواردن. بۆ نمونە دەرمانی بە عام دەرمانی مەعیدە باشتر وایە ئەم دەرمانانە بە نیو سەعات بۆ ساعتێک پێش ناخواردن وەربگیرێت بۆ ئیسفادە لە دەرمانەکە بکرێت. بە پێچەوانی هەندێک دەرمانەوە کە باشتر وایە لەگەڵ نان بخورێت. بۆ نمونە دەرمانی یاخود تاوەکەری خۆراکی ڤیتامین دی باشتر وایە لەسەر گەدەی تێر و لەگەڵ مادەیەکی چەوەردا بخورێت. بۆیە دەرمانێک کۆمەڵێک دەرمانی شەیە کە کارلێک ئەکان لەگەڵ بۆ نمونە کە زۆر باوە لە ناو خەڵکیدا بریتە لە دەرمان لە میوەی سندی کە ئەم مادەیەوە ئەکات کە دەرمانەکە
کاریگەری کەم بێتەوە و کارێکی کار لەگەڵیا و هەندێک دەرمانیشەیە بۆ زەخت بەکارێنرێ وەکو ئەملۆدیپین و کۆمەڵێک دەرمانی وەکو وارفارین کە باشتر وایە دوور لە یەکتر بخورن بەلایانی کەمەوە بۆ 3 کاتژمێر دوور بن لە یەکترەوە و هەروەها دەرمانی ئەنتیبایۆتیکەکانی وەکو سیپرۆفلۆکساسین ئەمانش باشتر وایە کە لەگەڵ بەرهەمەسپیەکان بەڵێ لەگەڵ بەرهەمەسپیەکاندا نەخورێت و بەلایانی کەمەوە 2 بۆ 3 کاتژمێریان بین بێت. دکتۆرە لێرە سندی و حەپی چۆرەگە بێگەوە خوۆن لەبەری ئەڵێن یارمەتی بزەبێت کەەوە بەڕاستی ینی هەم واکە کە ئیسفادە لە دەرمانەکە نەکەت هەم ئیسفادە لە سندیەکەش ناکەی لەو کاتەیە. چی دەربارەی چاو قاوە ئەو دەروانە نەچین کە لەگەڵ چاو قاوەیان نەخورێت؟ زۆر باشە. چاو قاوە مادەی کافاینیان تێدایە کە ئەم مادەیەوە ئەکات کە ینی دەرمانەکە کە هەڵنەسێ بە ئیشی خۆی و کاریگەری دەرمانەکە کەم بکاتەوە بۆ نمونە کۆمەڵێک دەرمانی وەکو تاوکەرە خۆراکیەکانی وەکو میلاتۆنین کە دەرمانێکە بۆ ڕێکردنەوەی خەو بەکارێنرێت و بە پێچوانی کافاینەوە ئیشەکات بۆی لە کاتی وەگرتنی ئەم دوانە بەیەکەوە و ئەکات کە کاریگەری میلاتۆنینەکە کەم بێتەوە و هەروەها وەکو باسمان کرد دەرمانی سیپرۆفلۆکساسین باشتر وایە کە لەگەڵ چاو قاوەدا نەخورێت و هەروەها هەنێک لە ئەنسەیدەکان بە هەمان شێوە و کۆمەڵێک دەرمانی کەش بێت. دکتۆرە ئەنسەیدەکان بۆچی بەکارهێن ئەگەر بە کورتی باس بکەیت؟ ئەنسەیدەکان گروپی ئەنسەید کە نانستیرۆدا ئەنتیفلامەتی درەگن کە بەکارهێنرێت بە شێوەیەکی گشتی بۆ وەکو ئازارشکێن بەکارهێنرێت بەڵام ئەمانش زۆر بەکارهێنانیان بێگومان خراپە و کاریگەری خراپ بەجێ هەڵێ لەسەر بە دەرەجە یەک لەسەر گەدا کە کەسەکە تووشی برینی گەدا و یاخود قورحەی مەعیدە ناوخەڵکدا بەناوبانگە و یاخود خوێن بەربوونی گەدا کە بێگومان لە حاڵی زۆر بەکارهێنان یاخود بەکارهێنانی بڕێکی زۆرە ئەم حاڵەتە تووشە بێت و هەروەها بۆ ئەو کەسانەشی کە نەخۆشی دڵیان هەیە و یاخود نەخۆشی زەختیان هەیە بێگومان خراپترە لەبەر ئەوەی حاڵەتەکان خراپتر ئەکات و ئەگەری هەیە تووشی ژێر ینی جەڵدەی دڵ یاخود جەڵدەی مێشکیان بکات بۆیە باشتر وایە پێش وەرگرتنی هەر دەرمانێک پزیشکەکەت یاخود دەرمانسازەکەت ئاگادار بکەیتەوە کە هیچ نەخۆشیەکەت هەیە و بەپی حاڵەتەکەت دەرمانەکەت بۆ دیاری بکرێت. دکتۆرە هەر دەربارەی چاو قاوە ئەی تاوکەرەکانی ئاسن ئەو کەسانی کە خوێنیان کەمەیە خود تاوکەری ئاسن وەرەگرن بێگومان پێویستە لەو ژەمەدا باشتر وایە کە چاو قاوە وەرنەگیرێت و ئەگەر وەریشگیرا بەلایانی کەمەوە 2 بۆ 3 کاتژمێری بین بێت چکار ڕێگریەکە لەوەی کە مادەی ئاسن یاخود ئەو دەرمانی کە بۆ خوێن بەکارێنرێت هەڵ بەمژرێت لەلایەن جەستەوە. دکتۆرە حاڵتێکی زۆر باو هەیە کە ئەڵێن داوای دەرمانێک لە پزیشکەکانەکەین ئەڵێ ئەمە ئەم دەرمانەمان نیە بەڵام شەریکەیەکی جیازمان هەیە ئەمە چۆنە یعنی خۆی هە دەرمانێک کە لەلایەن کۆمپانیایەکە و دروست سەکرێت بۆ یەکەم جار ئەدۆزرێتەوە ئەو کۆمپانیا مافی ئەوەی هەیە کە بۆ بەلایانی کەمەوە 10 بۆ 15 ساڵ کە ئەم دەرمانە لای خۆی ینی هیچ شەریکەیەکە نەتوانێت دروستی بکاتەوە تەنها خۆی مافی پارێزراوە بەڵێ بەڵام لە دوای ئەو مودەیە کۆمپانیەکانی کە ئەتوانن کە ئەو دەرمانە دروست بکەنەوە بەڵام مەرجە بە هەمان بڕ و هەمان کاریگەری دروستی بکەنەوە بەڵام لە ژێر ناوی جیاوە تا پاکێجین و پاکەتی جیاوازە دروست دەکرێت بەمەش کە ئەوترێت شەریکەکە جیاوازە مانای ئەوە نییە کە دەرمانەکە ئاگۆڕیت بەڵکو تەنها شەریکەکە لە جیاتی ئەوەی شەریکە براندەکە بێت لەوانەیە شەریکیەکی کە بێت بەڵام مەرجە کە هەمان کوالیتی یعنی ئەگە هەمان کوالیتیش نەبێت بەڵام هەمان کاریگەری هەبێت و بە هەمان بڕ و قووەت بێت ئەنی ئەکرێت کوالیتەکانیان جیاواز بێ ئەکرێت بەڵێ. ئەی چی دەربارەی ئەوەی کە دەرمانەکان لەکوێ هەڵبگیرێت لە ماڵەکانە؟ زۆر باشە سەبارەت بە هەڵگرتنی دەرمان ئێمە دوو ینی بە شێوەیەکی گشتی کە ئەوترێت هەڵگرتنی دەرمان مەبەستمان پلەی گەرمی هەڵگرتنی دەرمانەکەیە کە هەنێک لە دەرمانەکان پێویستیان بە پلەی گەرمی سەلاجە هەیە واتە لە پلەی گەرمی 2 بۆ 8 پلەی سەدیدا هەڵەبگیرە بۆ نمونە دەرمانی ئینسۆلین کە بۆ دابەزاندنی شەکری خوێن بەکارهێنرێت یاخود هەندێک دەرمانی زەختی چاو قەتری چاو یاخود هەنێک لە شروبی ئەنتیبایۆتیکەکان کە تۆزەکان و لە دوای گرتنەوەیان پێویستە لە سەلاجەدا هەڵبگیرێت و جۆری کە دەرمان هەیە کە پێویستیان بە پلەی گەرمی ژوورە واتە لە پلەی گەرمی 15 بۆ 25 ماکسیمم 30 پلەی سەدیە پێویستە هەڵبگیرن بەڵام پێویستە ئەو شوێنەی کە دەرمانەکەی لێ هەڵەگیرێت گەرم نەبێت و شێداریش نەبێت واتە دوور بێت لە مەطبەخ و مشتەمەلات کات دوتیان گەرم و شێدارن واتە ئەو شوێنی کە پێویستە دەرمانەکەی
چالاکتی هەڵبگیرێت شوێنێکی فێنک و وشک بێت و هەروەها غەڵەتێکی زۆر باوکە لەناو قەڵیدا باوە بەداخەوە بەجێشتنی دەرمانە لەناو سیارەدا کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەی و کارەکاتە سەر ینی کاریگەری دەرمانەکە و کاریگەریەکەی کەمەکاتەوە و کەسەکە ئیسفادە لە دەرمانەکە ناکات. دکتۆرە تەنها سوود لە دەرمانەکە نابینێ یاخود ئەکرێت زیانی هەبێ؟ حسب دەرمانەکان ئەگۆڕێ بەڵام زیاتر ستیبڵەتی واتە پێگاتی دەرمانەکە ئەگۆڕێ بەمەش و ئەکا سوودی لە دەرمانەکە نەبینێت لە جیاتی ئەوی کارگەری لە 100 باتێ ئەکرێت کاریگەریەکەی بێتەوە بەڵە 100 یاخود کەمتر و لە 150 یاخود هەر ئیسفادەی لێ نەکەیت. چی دەربارەی بڕواری بەسەرچوونی دەرمانەکان؟ ئایا ینی ئەتوانین لە دوای بڕواری بەسەرچوونیەوە بتوانین دەرمانەکان بەکاربێنین؟ خۆی کە باسی دەرمانی ئەکسپایر ئەەکەین یاخود باسی ئەکسپایر ئەەکەین بەگشتی کاتێک کۆمپانیایەک ئەکسپایر لەسەر دەرمانێکدا ئەنێت مەبەست لەم ئەکسپایرە ئەوەیە کە ئەم کۆمپانیایە هەتاوەکو ئەو بەروارە بەرپرسە لە سەلامەتی و کاریگەری ئەم دەرمانە بەڵام لە دوای ئەو ئەکسپایرەوە کۆمپانیەکە ئەڵێ کە من ینی بەرپرسیار نیم بەرامبەر کاریگەری و سەلامەتی دەرمانەکە بۆیە بە شێوەیەکی گشتی باشتر وایە کە دەرمانەکان لە دوای ئەکسپایر بەکار نێنرێت بەڵام کاتێک بە هەڵا یاخود بە نەزانی دەرمانێکی ئەکسپایر ئەبێت کە مودەیەکی زۆری بەسەران نەڕۆشتووە مانای ئەوە نییە کە کەسەکە تووشی ژەهرایی بوون یاخود توی خوانەخواستە بەرەو مردنی ئەبات تەنها ئەوەیە کاریگەریەکەی لە جیاتی لە سایە سەبێ ئەکرێ لە سایانەوە کەمتر یاخود ینی ئیسفادەی لێ نەکات. دکتۆر باسی ئازارشکێنەکانمان کرد. سەلامەترین ئازارشکێنەکان چین کە کەسێک بتوانێت بەکاری بێنێ؟ لە ڕاستیە دەرمانێک نییە کە لە 100% بڵێ ئەم دەرمانە ئەتوانی بیخۆیت و هیچ کاریگەرێکی لاوەکی نییە شتی وان نییە بەڵکو هەموو دەرمانێک لایانی باش و خراپی هەیە بەڵام ئەکەوێتەوە سەر ئەوەی کە ئایا لایەنە باشەکەی زیاترە یاخود لایەنە خراپەکەی بۆیە ئەکەوێتەوە سەر حاڵەتەکان بەڵام دووتمانیانی دەرمانێک نییە کە لە 100% سەلامەت بێت ئەکەوێتەوە سەر حاڵەتی نەخۆشیەکە و ئەو کەستا چ حاڵەتێکی هەیە بەپێی ئەوە دیاری ئەکرێت کە دەرمانێک بۆ ئەو کەسە سەلامەتە. جۆری ئازارشکێنە باوەکان چین کە ئێوە بۆ نەخۆشەکانیان ینی کۆمەڵێک دەرمان هەیە کە وەکو باسمان کرد دەرمانی ئەنسەیدەکان کە ئەم دەرمانانە باشتر وایە زۆر بەکار نەهێنێ وەکو باسی کارێگەری لاوەکیەکانیمان کرد بەڵام ئەو دەرمانی کە زۆر بەکار بێنرێت بۆ نمونە حەبی ئایبۆپرۆفین بەڵێ سەر بە ئەنسەیدەکان ئەو هەروەها تۆزی ڤۆڵتارین کە تۆزە زەردەکە لەناو خەڵکیدا بەناوبانگە ئەم دەرمانان زۆر بەکارن و لەگەڵ ئەوەشا پاراستۆڵ کە ئەتوانین بڵین لە چاو ئەوانەی کە تا ڕادەیەک سەلامەترە و مەترسی کەمترە بەڵام بێکمان ئەوی شەر کاریگەری پاراستۆڵ سەلامەترە لەوان تا ڕادەیەک بەڵێ بەڵام ئەویش هەنێک کیس هەیە کە ینی ناتوانرێ بەکاربێ یاخود بەوریاییەوە بەکاربێت. دکتۆرە ئەنی زیانی ئەوەی کە پاراستامۆڵ زۆر بەکار بهێنرێت چییە؟ پاراستۆڵ و کووتمان تا ڕادەیەک سەلامەتە بەڵام ئەویش لە هەندێک حاڵتا پێویستە بەوریاییەوە بەکاربێنرێ بۆ نمونە لەو کەسانی کە نەخۆشی پاقلیان هەیە یاخود کەسەکە بەکەوتنی جگەر یاخود بەکەوتنی گورچیلەی هەبێت لەبەر ئەوەی ئەم دەرمانەش تاوەکو 4 گرام لە ڕۆژێکا ڕێکە پێدراوە بەڵام بۆ مودەیەکی کورت و دیاریکراوە بەڵام کاتێک لەم ڕێژەیە زیاتر ئەبێت و بۆ ماوەیەکی زۆر دوو درێژ بەکارهێنرێت و ئەکات کە کەسەکە تووشی بەکەوتنی جگەر بکات لەبەروی ئەم دەرمان لە ڕێگەی جگەرەوە مێتابۆلیزمی بەسەرایەت و زیندە چالاکی بەسەرایەت و ئەکرێتە دەرەوە ئەو ئەمەش کاریگەری لەسەر جگەر بەجێ هێڵێت و لەوانەیە خوانەخواستە تووشی و حاڵەتی بکات و تووشی زەردووشەکە بێگومان بەڵێ لە بەهۆی جگەرەوە ئەویش بەڵێ. دکتۆرە باسی ئەومان کرد کە تو باسی ئەوە کرد ڤۆڵتارین یاخود ئەو تۆزەی کە خەڵک بەکارێنێ بۆ ئازارشکێن ئەم مەترسیەکانی چییە یاخود ئەک بەشەی گشتی بۆوان باس بکەیت و مەترسیەکانیش بخەیتەوە مەترسی زیادە ڕۆی کردنایە؟ ڤۆڵتارین وکووتمان سەر بە گروپی ئەنسەیدەکانە کە ئەمیش هەمان کاریگەری وەتا هەمان کاریگەری زیاد بەکارهێنانی ئەنسەیدەکانە بێگومان دووبارە کە ئەویش وکووتمان زۆر بەکارهێنانی ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی جەڵدەی دڵ نەخۆشیەکانی دڵ یاخون جەڵدەی مێشک زیاد ئەکات و هەروەها جگە لە کاریگەری لە سەرگەدە و بەجێهێشتنی برینی گەدا یاخود قورحەی مەعیدە و لە کۆتاییشدا خوێن بەربوونی گەدەی لێ ئەکەوێتەوە بەتایبەتی لەو کەسانی کە بەتەمەنن ئەم حاڵتانە باوترە بۆیە وتمان باشتر وایە کە لەو کەسانەیە بەوریاییەوە بەکاربێت هەروەها ئەو کەسانێکی کە ڕابۆ یاخود تەنگە نەفەسیان هەیە بێگومان کە ئەوێ بەوریاییەوە بەکاربێنرێت. باشە دکتۆرە لای ئێمە کاتێک کە قورگی ئەشە یاخود هەڵامەتە بێ ڕاستەخۆ حەبە ئەم حەبە چییە و چۆن بەکارهێنرێ بە شێوەیەکی زانستی و
کە بۆی کە سوودی لێ ببینی. حەبی سێدەنگەکە حەبی ئەزیترۆمایسینە کە لای خەڵک بە حەبی سێدەنگەکە ناسراوە. ئەم دەرمانە لە کاتی کۆرۆنادا زۆر بڵاو بووە لەبەرەوەی دەرمانێکە بۆ ئیلتیاباتی سنگ و بۆری هەوا و هەروەها ئیلتیاباتی خوڕک بەکارێنرێ، بەڵام بێگومان لەژێر چاودێری پزیشکە. بەڵام لە دوای کۆرۆنا لەبەر ئەوەی زۆر بە خێرایی ئیشەکات و کە ینی ئیفێکتی زۆرە خەڵک فێر بوو هەر لە دوای هەڵامەتێکی بەسیت ئەگرێت ئەچێت ئەڵێ حەبە سێدەنگەکەم بەرێ کە نازانێت ئەمە بێگومان لەوانەیە بۆی بۆ حاڵەتی ئەو پێویست نەبێت ئەمە ژواکە تەنها زەرەر لە خۆی یاخود لە مناڵەکەی ئەیات چکا بە شێوی شروبیش بەردەسە. بۆیە باشتر وایە کە کەسێک وتی ئیسفادەم لەو عیلاجە کردو تۆشت ئۆپۆ بەڕاستی ئەمە تەنها زیان بەخۆی ئەگەێنێت چونکە لەوانەیە بۆ ئەو کەسە پێویست بێت لەوانەیە دوتور بۆی دانابێت و حاڵەتەکەی ئەو پێویستی بەوە بێ و التیاباتیەوەیە، بەڵام تۆ هەر هەڵامەتێک بگریت و بچی حەبی سێدەنگەکە بخۆی ئەمە لە کۆتاییە لەوانەیە یەکسەر کاریگەری دەرنەکەیە، بەڵام لە چەند ساڵی داهاتووە ینی وردە کاریگەری خراپەکانی لەسەر دەرەکەوێت. دکتۆر ئەم کاریگەرە خراپانە چییە؟ لە ماوەی درێژخانە چ زیانێکی بێ ئەم حەب بەکاربێنێت؟ وگوتمان ئەزیترۆمایسین یان حەبی سێدەنگەکە سەر بە گروپی ئەنتیبیۆتیکەکانەوە تا دژە بەکتریان کە لە حاڵەتی زۆر بەکارهێناندا تووشی حاڵەتێکە پێ ئەوترێت ڕێزیستانس کە بەرگری واتە ئەو بەکتریایی کە لەشی کەسەکەدایە بەرگری دشی ئەو دەرمانە پێ ئاکات. بەمەش لە کاتی بەکارهێنانی ئەم دەرمانەیە کەسەکە ناتوانێت ئیسفادە لە دەرمانەکە وەربگرێت و زۆر جار بیستمانە لە خستەخانەکانە یاخود لە دەرمانخانەکاندا ئەڵێ هەموو دەرمانە ئەنتیبیۆتیکەکان دەرمان نەماوە بەکارهێنن بەڵام هیچی ئیسفادەم لێ نەکردووە. ئەمە بۆ لەبەرەوەی زۆر ئەم ئەنتیبیۆتیکانە و ئەم حەبی دژە بەکتریانی بەکارهێنا و بەکتریاکە پێڕاهاتووە بەمەش ناتوانێت کە نەخۆشیەکە لە ناوبەرێت دەرمانەکە، بۆیە ئەمە ترسی تووشە بێت و ئەوە ئەکات کە وردە حاڵەکە بەرەو خراپتر ئەڕوات و نەخۆشیەکە بڵاوە بێتەوە و لەوانەیە پێویست بە لە هەنێ حاڵەتا پێویستی بە نەشتەرگەریش ببێت. ئەنی کەواتە بەکارهێنانی لە کاتێکا کە پێویستمان نییە واکە سوودی لێ نەبینین کاتێک کە زۆر پێویستمانە. زۆر ڕاستە، ینی لەو کاتەیە کە پێویستە بە دەرمانەکەیە لەبەر ئەوەی تۆ پێشتر زۆرە بەکارهێناوە و بەکتریاکەی لە ناو جسمدا و دەرمانە ئەناسێتەوە بەرگریدیشی پیا کردووە، بۆیە لە دواتر کە دەرمانەکە ئەخۆیت و پێویستە هیچ ئیشێک لەسەر بەکتریاکە ناکات. دەستخۆش دکتۆریان کاتە ئەو باسێک لەو دەرمانانە بکەین کە بۆ خانمی دووگیان ناتوانێت بەکاری بێنێ باوترین دەرمانەکان کە زیانی بووی هەبێت. زۆر باشە لەبەرەوەی دووجانی ینی حاڵەتێکی زۆر تایبەتە باشتر وایە کە هەر لە سەرەتای زانین بە دووجانیەکە ینی بچێتە لای پزیشک و بۆی دیاری بکە کە چ دەرمانێک بۆ ئەو کەسە یاخود بۆ ئافرەتەکە گونجاوە و بێگومان کە ناوێت هیچ دەرمانێک لەو کاتەدا بەبێ ڕاوێژی پزیشک یاخود دەرمانسازەکە دووەربگریت و کۆمەڵێک دەرمان هەیە ئەسڵەن پێویستە تەنانەت 6 مانگ بۆ نزیکی ساڵێک کە پێش دووجانێکە ژوەری نەگریت بۆ نمونە هەموو لای خەڵک زۆر ناسراوە کە حەبیزی بکەیە کە ئایزۆتریتینۆین ئەم دەرمانە پێویستە بۆ مدەی 6 مانگ بۆ ساڵێک پێش دووجانیش تەنانەت وەرنەگیرێت و هەنێک کە لەو دەرمانانە وەکو تاوکەرە خۆراکیەکان کە ڤیتامین A تێدا بێت ئەویش نابێ وەربگیرێت یاخود دەرمانی ڕیتینۆید کە زیاتر لە بەرهەمە جوانکاریەکانە مەوجودە و هەروەها زۆربەی زۆری لە ئەنتیبیۆتیکانیش کە ئافرەتی دووجان ناتوانێت بەکاری بێنێت. دکتۆرە بەرهەمەکانی ڕەتینۆڵ بە سیرەمیش ناتوانێت بەکاری بێنێت؟ بە سیرەمیش ناتوانێت بەکرێن بە سیرەم بە هیچ شێوەیە نابێت لە ماوەی دووجانیا بەکاری بێنێت. نەخێر دەستخۆش دۆریان کۆتا پرسیارم ئەوەیە ڕێنمایی چیە بۆ دەرمان سازان کاتێک کە دەرمانێک بۆ نەخۆشەکە نووسن؟ داوا لە ینی دەرمانسازان و هاوپیچەکانم ئەەکەم بڵێ کە لە کاتی پێداین دەرمان بە نەخۆشە زانیاری تەواو لەسەر نەخۆشیەکەیان و حاڵەتەکەیان وەربگرن دواتر بەپێی پێویستیان دەرمانیان بیدرێتێ بەبێ زیادەڕەوی کردن و هەروەها لە شێوازی بەکارهێنان و ئەو عەلماتانی کە پێویستە لەسەر ئەو دەرمانە بدرێت بە نەخۆشەکە بیدەنێ بە تایبەتی کاریگەری لاواکیەکانیان چووکە لەوانەیە هەنێک کاریگەری لاواکی هەیە کە بۆ نەخۆشەکە مای ترس بێت یاخود تووشی ڕاوکی بکات بۆیە باشتر وایە ینی لەو کاریگەریانە ئاگاداریان بکانەوە و بۆی هەریەکەمان لە لای خۆی ڕۆڵێکی ئیجابی ببینێت و کۆمەڵگاکەمان و کردی تەندروستی بەرەو باشتر ببین. دەستخۆش بە دکتۆریان بۆ زانیاریەکان. سەلامەت بی زۆر سپاس. زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو هەر تەندروست بن.